لە بەرنامەی تەندروستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە سڵاوی منتان پێشکەش و ئەم کاتانە باش. ئازیزان، بە بەرنامەیەکی تر هاتووینێتەوە خزمەتتان کە ناوی ئەو بابەتە کە ئەم جارە پێشکەشی ئێوە ئازیزان یەکەین جوڵانەوە و سوودەکانی لەسەر تەندروستیە. جوڵانەوە و حرەکەت و ئەو قازانجانەی کە لەسەر تەندروستی مرۆڤ هەیەتی ئێمە گەرەکمانە لەسەر ئەوە بۆ ئێوە خۆشەویستان باسی بکەین. ئەهمیەتی ئەو باسە لە کوێنەوە سەرچاوەگرێ؟ سەرچاوەگرتنی ئەو باسە لەوەیە کە بەو ژیانەی کە ئەمڕۆ هەیە بەناو ژیانێکی ماشینی کە ئەیناسین، لە لای ئەوەی کە خاسیگەرت و تایبەتمەندیگەر خۆی هەیە بۆ ڕفاه و ئاسایشی ئینسانەکان، بەڵام زەرەرگەرێکیشی هەیە. یەکێک لەو زەرەرگەرە ئەوەیە کە ئینسانەکانی تووشی بێحرەکەتی و کەم جموجۆڵ کردووە لە ژیانیانە. دیارە ئێمە مخالفی ئاسایش و ڕاحەتی نین، بەڵام ئەو زیندگیە کە ئەمڕۆ بووەتە ماشینی و هەموو شتێک بە کارەبا و کارەکات، حتا لە ناو ماڵیشە عامڵێکە کە حرەکەت و جموجۆڵی کەمەوە کردوێتەوە. لە ئەسڵە ئاسانترین و هەرزانترین بەرنامە کە بۆ تەندروستی بەشەر هەیە جموجۆڵکردنە، حرەکەتکردنە. شاید ئەم بەرنامە خاسی وەرزشکاران نەبێ، ئەوانەی کە بە تەوری ڕوتین و مرەتەب وەرزشەکەن و هەمیشە جموجۆڵ حرەکەتکردن بەشێکە لە ژیانیان. ئەمە شامەڵی ئەوەوێت کە ئەم بەرنامە کە چۆن ئێمە شێوەی ژیانمان گۆڕین، ئەوەی کە تەغیر سەبکی زیندگی پێ ئەڵێن یا گۆڕینی شێوەی ژیان چۆنی پێ گۆڕین. دیارە حرەکەت و جموجۆڵ لە نیو سەعات پیادەڕەوی و ڕێگەچوون لە ڕۆژە تا ئەوەی کە چەند ساعات بێت ئێتر بە پێی تەوانی ئەو ئینسانە و چۆنیش دابەش کرد لە ناو ڕۆژەکانی حەوتوو، ئەوە خۆی بەو کەسە بەستێکی هەیە کە بتوانێت بەرنامەی بۆ دابڕێژێت و ئەو شێوە بیواتە ڕێوەیە. ئەوەی کە ئەمڕۆ ئەوانەی کە تەحقیقەکەن لەسەر سڵامەتی ئەواڵێن کە حرەکەکردن باشترە لە بێحرەکەتی، یا ئەوەی کە ئەگەر دانیشتویت هەستە سەر پێ و لەسەر پێشە دیارە زەرەرگەر خۆی هەیە، کەسێ زیاد لە حەد لەسەر خۆی بێسێت و جموجۆڵی نەوێت و دانیشتویت هەڵسە سەر پێوە حرەکەکە. ئەو فرموڵەیە کە ئەمڕۆ ئەوانەیە کە تاقیقیان کردووە بۆ ئێمە نووسیبیانە. ئەو تەغیر سەبک زیندگیە ئێمە بە چه شێوەی ئەتوانین بەڕێوی بووین؟ دیارە ئەو سەبک ژیانە گۆڕاوە، هەم لە ناو ماڵە هەم لە دەرەوەی ماڵە. من چەند نمونەی سادەتان بۆێنمەوە کە بزانین چۆن لە ناو ماڵە گۆڕیوە. بە فەرز یەک ئێمە کە بەرنامەگەر تەلەڤیزیۆنی و ماهوارە و ئەمە تواشاکەین، حتا شێوەی تەلەڤیزیۆنەکانمان وەکو پێشتر نەماوە کە ئەگەر ئەمانویست کە تەلەڤیزیۆنەکە بکوژینەوە یا شەبەکەکە بگۆڕین، ئەبوای 2 هەنگاو 3 هەنگاو بەرەو لای تەلەڤیزیۆنەکە بڕۆین، یامان کوژاندایەوە یا ڕۆشنمان کردا یا دیسان هەڵگەڕاینەوە بەرە دواوە. ئەبینین ئەمڕۆ مەسەڵەن بۆ وێنە کۆنترۆڵێک هەیە کە کۆنترۆڵەکەش ئێمە حتا لای دەست خۆشمانە ئەینە گیفانمانەوە بە دوایە بگەڕین. لە سوورەتێکە باشتر ئەوەیە بە فەرز ئەو کۆنترۆڵە لە 3 متر 4 متر لە خۆمانە دوورتری خینەوە، ئەگەر بەرنامەیەک بەدڵمان نەبوو، ئەگەر گەرەکمان بوو تەلەڤیزیۆنەکە ڕۆشنیکەین خاموشیکەین، هەڵسین 3-4 هەنگاو بڕین تاگەین بە کۆنترۆڵەکە 3-4 هەنگاو بینەوە بۆ سەر شوێنەکەی خۆمان. ئەوە بە فەرز نمونەیەکی سادەست، یا ئەوەی کە یەک نەفەریسە شاید بۆ فلیمێکی سینەمایی نەتوانێت ئیشەکرێ بەدانیشی لە بەرابەر تەلەڤیزیۆن، بەڵام بە فەرز کەسێکە نیو ساعتی داناوە کە ئەخبار گوێچکە با دەتوانێت بەو شێوە کەیسە دانیشتووە لەو حاڵەتە بێتە دەرەوە بە دەم ڕێگە چوونەوە قامی لێ بدات و گوێ بگرێ بۆ ئەخبارەکەی.
ئەوە یا مەسەڵەن بەرنامە ڕێژی داڕێژنی بەرنامە لە حوتووە کە یەک جار یا دوو جار بە فەرزێژم بە مەسەن شیشە و پەنجەرە پاکۆکردن سووران و بەدۆر ناو ماڵە یا ئەو کارانە کرد کە هەموو ئەوانە کە بێحرەکەتی ئینسانەکان کەمترۆ کاتەوە یا بۆ دەرەوەی ماڵەوە کە ئیشارەمان پێکرد کە ئەو گۆڕینی شێوەی ژیانە بۆ دەرەوەی ماڵیشە بۆ دەرەوەی ماڵە ئەگەر بە فەرز من مساڵێکی لێبم وەکو احتیاجات ئێمە گەرەکمانە بڕۆین بۆ نانەوەی مەحەلە کۆڵانەکەمان لە ناو کۆڵانە نان بکڕین ئەگەر من وا بەرنامەکە دانم کە ئەڕمە ناو کۆڵانەکە بڕم بۆ نانەوەی کەمێت دوورترە لێ کۆڵانەکەی ئێمەی 500 مترە 1 کیلومترە من بێم ئەو شێوە گۆڕم بە فەرز بڕم بۆ ئەو نانەوەیە کە کیلومترێ بڕم و کیلومترێ بێمە و ئەوە قازانجی بۆ من فرەترە ئەوە نابێ بە دەلیلیش کە مەسەڵەن ئەوەی کە بە فەرز نانەوەیەک ببڕین ئەگەر ئەوە گشتگیر بێت ئەو کەسیشە کە ماڵی 500-600 متر دوورترە لە کۆڵانەکەی ئێمە ئەویش ئەوە کاتە سەرکی ژیانی لەوێ هەفسێ بێت هاوزەمان لەگەڵ ئەوەی کە ئەڕوا بۆ نان سندن بە فەرز بۆ نمونەیسی یا بۆ دوکان بۆ شتێتر سندن ئەو پیادەڕەویە ئەو ڕێگە چوونە ئەو جموجۆڵە کاتە بەشێک لەو حرەکە ڕۆژانی خۆیان ئەوە قازانجی زۆرترە یا کەسێک کەس ئەڕوا بۆ سەری ئیشی یا ئەڕوا بۆ مەدرسە بە فەرسواری ئۆتۆبوس مینوبوسە بێت ئەتوانێت پێشەوەی کە بگاتە مەقسەدەکەی خۆی لەوێت دابەزێ و ئەو ماوەیەکی پیادەڕەوی بکات یا کەسی سواری تاکسیە بێ ئەبێ ئەو تاکسیە حتممەە بیباتە بەر ئەو شوێنەی کە هەدەفە لەوێ بێسێ بەڵام ئەتوانی بڵێت کە لە شوێنێکی دوورترە بێسێت وە ئەو جموجۆڵەکە بەڵام جموجۆڵ یا حرەکەتکردن خۆی لە مرۆڤ سیستمێکی هەیە سیستمێکی کە ئەو سیستمە شامڵی ئێسک و ئێسکە یا ماسولکۆ ئێسک و ماسولکەس یا ئوستخوان و ماهیچەیە دیارە مەغزیش نەخشی ئەساسی هەیە بەڵام ئەوەی کە ئێمە ئەمڕۆ لەم بەرنامە گەرەکمانە لەسەری تەمەرکۆز و فکوسکەین ئەوەیە کە لە دوو بەشی ئێسک یا پێشای دەک ماهیچەیە کە فکوسەکەین دیارە مەغزیش نەخشێکی ئەسڵیە بینێت بەڵام ئەوە بەشی ئەم بەرنامەیە ئێمە نییە بۆ وێنە بە فەرز من ئەمەوێت گەرەکمە ئەم قەڵەمە بەرزەوکەمە و ئەو تەسمیمە کە گرتومە ئەبێ وەکو پەیامی بڕوا بۆ مێشکم پەیامەکە بنێرێ ئەو ماسوولکە یا ماهیچە تووشی گرژ بوونەوە یان قباز بێت و من بتوانم ئەو قەڵەمە بەدەست خۆم بەرزەوەکەم یا ئەگەر ئیشێکی تر بێ کارێکی تر بێ کە پێویستی بێت بە ئەوەی کە کەڵک وەربگرم لە هەردوو دەسم دیارە وتم من بەشی ئێمە ئەوە جز و حرەکەتە بەڵام ئەوەی کە ئێمە گەرەکمانە لەسەری باسکەین دوو جزئی ئەساسیە کە ئوستخوان و یا ئێسک و ماهیچەیە ئەگەر ئێمە لە وێنەیەکم حاضر کردووە بۆتان وێنەی ژمارە 1 سەرنج بدەین لە لای مرۆڤێکی زیندووە و کە مامۆستایەکە خەریکە دەرسەدات هەر بۆ شێوە سیستم ئێسکی ئینسان هەر بۆ ئەنازە لای دەستی و دانراوە کە ئەوە یا لە وێنەی ژمارە 2 کە ئەیبینین ئەو ئێسکانە وا چنیاوە لایەکە کە شغڵەدا بە ئینسان بۆ حرەکەتکردن یانێ ئەوەی کە ئەگەر ئەو ئێسکانە بە فەرز لە لەشی مرۆڤ نەبوایت ئەسن قوارەیەکی وا مرۆڤ نەیبوو کە مەسەڵەن وەکو ئەوەی کە هەیە هەڵسێتە سەر پێ بڕواتە ڕێگە ئەوە نەبوو دوای وێنەی ژمارە 3 ئەگەر هاوڕێ هاوکارم لە تاقی فەرمانی نیشانیدا لەسەر ئەو ئێسکانە ماسوولکەکان سوار بووگە کە لێرای بینین ئەو ماسوولکانە ماسوولکە سوورن ماهیچەی سوورن کە وەسڵن بە
هەر ئەو ئێسکانەوە کە لە وێنە پێشوەکانە دیمان وەختی ئەو ئەم ماسوولکانە تووشی ئینقباز یا گرژبوونەوە بن جۆمگە ئەوێتە باعیسەوە کە بتوانین حرەکەت بکەین یا ئەوەی کە بە فەرز گەرەکمانە نمونەیەکی سادە ئێمە هەڵگرین لە وێنەی ژمارە 4 کە هەروە ئەیبینین ئەوە دیارە حرەکەیەکی تونە کە ئابە و شێوە نیشانی داوە دوای وتە پەیکەرە ماسوولکە یا ئەو سیستم ئسکلێتی عەزولانیە کە ئەوێتە پەیکەرە ماسوولکە ئەو لەو وێنە کە ئێبینین هەم لە قاچە هەم لە سەرشان و دەس و حتا مل و ئەمانە بینین کە گەرەیەکی حرەکەت کە تووشی ئەوەسە کە لکاوان بە ئێسکەکانە و گرژبوونەوەیان یا ئەو ئینقبازیانە ئەوە ئەوەی کە ئەو ئوستخوانگەرە لەو جێگەی خۆیانە سابت نەون و بجۆڵنەوە دیارە ئێسک فقط بۆ حرەکەکردن نییە ئێسک یەکێکی لەو حرەکەتکردنی ئینسانە یەکی لەو نرکەوتم شکڵدانە بە قوارەی ئینسان کە ئەو قاڵب ئینسانە ئابە و شێوە دەرهاتووە و ئاخرین مۆردیش کە ئەتوانین ئشارەی پێکەین ئەوە یەکە محافزەت دەکات یعنی وەکو مەغز یا مخ کە هاناو قاڵبی هەر ئێسکە دڵیش هەروە هەم محافزە دەکات هەم حرەکەتیشەکە لە وێنەکانی 5 و 6 کە ئەگەر ئێمە سەرنجی بدەین جیا لەوەی کە ئێسک خۆی گلوبولگەر سوور و سپی دروستەکات زیندووشە یانی خوێنی بۆ ئەڕوات یا لەمەی کە ئەیبینین ئەو ماسوولکە لە وەسەتەوە بڕاوە ئەگەر لای سەرویە و لای ڕاستی سێرکەین ئێمە لەوێش هەر ئەو دەمارانە کە خوێنیە ئەبەن بۆ ئەو ماسوولکە یا ئەو ڕەگە ئەو دەمارە ڕێزگەرەکە موویڕێگیان پێڵێن ئەبینین لە ناو ماسوولکەکە هەیە و ئابە و شێوە ماسوولکە وەسڵەوێ بە ئێسکانەوە جا بۆ تەحەڕک و جموجۆڵ بۆ چە تەمەنێکە بەڕاستی ئەوەی کە تواو تەمەنەکانی شامل ئەبێت یانێ لەو کاتەوە کەم یەک دانە مناڵ فێر ڕێگەچوونەوێ یا پێشەوەیشە گاڵۆکەکردن تا سنی سەروی 65 و 70 و ئەمانە شامڵێوێ بەڵام بۆ شدەت و تونی و کەمی و زەمانەکەی بە تایبەت زەمانەکەی دەسەبەنیان کردووەتە دەسەبەنیەکەیشی ئەوەیە کە بۆ مناڵانی ژێر 7 ساڵە بۆ 7 ساڵ تا 7 ساڵە کە شامل دەورانی مەدرسە و لاویەتیە بۆ گەورە میان ساڵانە یا بۆ گەورە ساڵان و سەروی 65 ساڵانە بۆ مناڵانی ژێر 7 ساڵ لە وێنەی ژمارە 7 ئەگەر لێرە ئەو سیکل یا ئەو دەورەی یەک دانە مناڵ چۆنە بێ 1 سعات و 2 سعاتی کە ها لە سەروە یانێ ئەوەی کە مناڵی ژێری 7 ساڵ ئەبێ بە تۆری حتم 3 سعات لە ڕۆژە فعالیەتی بەدەنی بێ دیارە ئەو فعالیەتی بەدەنیە یاریکردن و کایە لەگەڵ هاوتەمەنەکانی خۆیە ڕاکردنە دەرچوونە زیاتر شامل ئەوە بێ کە فعالیەتی بێت یعنی شامل ئەوە نابێت کە وەرزشێک بێت وەرزشێکی سەنگین و قرس و ئەوە نییە هەر لەم وێنە ئەگەر سەرنج بدەین بەشی خواروەکەی ئەو ڕەنگەشینە وامان پێنیشانات کە هەم ئیسراحەت هەم خەو کە بەشێکی زۆر مهم یا لە سلامەتی ئەو مناڵە شامڵە بێ ئەبێ هەر مناڵێ 7 تا 8 سعات شەوانە بخەوێت و ناو ڕۆژیشی 1 سعاتی خەو ناوڕۆژیشی بێ ئێمە ئەبینین کە لەم وێنە وامان پێڵێ بەو نسبەتە کە ئەو 3 سعات جم و جۆڵە چەندێک تەئسیری هەیە لەسەر سلامەتی و تەندروستی ئەو مناڵە
ئابۆ ئەنازێژە شاید کەمی زیاتر ئەو خەوە تەنزیم ئەو خەوەکە 8 ساعات خەو لە شەو 1 ساعتیش لە ناوڕۆژە ئەو تەسیریە هەیە. دیارە بۆ مناڵانیش ئیمڕۆ کە ئەیبینین ئەوانیش بەم موبایل و ئەو یاریگەرە کە بەڕایانەوە بە کۆمپیوتەر خەریکن ئەیکن ئەوانیش تووشی بێ حرەکەتی بوون زۆرتر لەسەر جێگەی خۆیانە دانیشن تا بڕن بجۆڵنەوە بگەڕن یا تحرکیان زیاتر بێ ئەوانە لە توش بوو بەسەوە. دیارە تحرک بۆ مناڵان چه ژێری 7 ساڵ چه سەری 7 ساڵ سلامەتیەکە فقط بۆ سلامەتیکی جسمی نییە، هەم سلامەتیکی ڕەوانی هەیە هەم سلامەتی کۆمەڵایەتی شامڵیە بێت. ئەگەر بڕین بۆ تەسویری شمارە 8 کە لەوێ ئێتر سەروی 7 ساڵ تا 7 ساڵ کە لاویەتیش نیشانەدا سەرنجی بدەین لەو شوێنەوە کە ئەو یەک نەفەرە هەڵ ئەسێ تا سعاتی نۆنیوی شەوەکە کە لەم گۆشەیە و دیارەکە ئەڕواتەوە ئەخەفێت وا نیشانات کە ئەو ژیانە ئەتوانێت بیگۆڕێت کە هەمووی بە شێوەیەکی ئەوە بێت کە حرەکەت و جموجۆڵی تێبێ. ئەگەر ئەڕوا بۆ مەدرسە یا ئەڕوا بۆ سەر کاری بە دووچەرخە لە دووچەرخە کاڵ وەربگرێ یا بە پیادە بڕوات یا ئەوەی کە ئەیبینین چەند سعات لە ڕۆژە خەریک وەرزش و تەمرینات و ئەوانێ لە کولە بۆ 7 ساڵ ئەوانە وتکە کە لازمەی ئەوەیە کە 60 دقیقە یانی 1 سعاتی تەواو لە ڕۆژە فعالیەتی بەدەنی بێ. دیارە بۆ ئەو تەمەنە مەسەڵەن ئەڕواتەبان 12 ساڵ ئێتر هەم شکڵ و هەم قاڵەبی ئێسکەکان محکەمترە بێتەوە ئەو یەک نەفەرە ئەتوانێت وەرزشکارێکی سەمینتر استفادە بکە و ئەو وەکو لازمەیەکی ژیانە یعنی وەکو حتمیکە کە بتوانێت 1 سعات حتما لە ڕۆژە استفادەی لێکە. بۆ کەسانی کە سەروی 65 ساڵیشن بازم حرەکەت و جموجۆڵ و تەوسیە کراوە. جا بۆ سەروی 65 ساڵ دیارە بۆچی بۆ ئەوانیش تەوسیە کراوە کە ئەوەی کە ئێژن کە هێزدا بەزێ یا ئەو هێزە جارانە نامێنێ بە دوو دلیل. دانیکی ئەوەیە کە ئەو قدرەت جسمانیە ئەو هێزە کە ئەبێ بیبێتە وزت تۆلیدکایسە بۆ ئەوەی بۆ هەر کاری حتا بۆ ڕێگە چوونەکەیش ئەبێ ئەو یەک نەفەرە بتوانێت ئەو قدرەتی جسمانی خۆی حفظکە. مشکڵی تریشکە لە سەروی 65 ساڵە و پیا ئەوێت ئەو تعادڵە نامێنێت ئەو تعادڵە ئەوەسە تووشی کەوتن ئەبن یا دوای ماوەی کە ئەبێ حتا بۆ ڕێگە چوونیش لە وسیلەگەرێکی کومەکی وەکو گۆچان یا این کەڵک وەربگرن. ئەگەر بەرنامەگەر حرەکەتی شامل ژیانی ناوڕۆژی خۆیان کەن تووشی ئەو مشکلاتە ناون مەخصوسن بۆ حفزی تعادڵ کە نەکەون پێویستە ئەنبێ ئەو مای چگەرە هەمیشە شاداب و قەوی بن کە بتوانێت تعادڵ کەسی سەروی 65 ساڵە ڕابگرێت و حفزی بکە. بەڵام بۆ ئەوان ئەو شدەتە کە مەسەڵەن بۆ یەکێکی 7 ساڵە کە ئەبێت ینی وا ضروریە کە 1 سعات حتممە فعالیەتێکی سەمینیش بووگە یا متوەستیش بووگە لە ڕۆژە بیبێ. بەڵام بۆ سەروی 65 ساڵ بەپێی ئەو توانایی و زەرفیەتە کە هەیەە ئەوە نەوتراوە. بۆ تواو کل 1 هەفتە ئەتوانێت 2 سعات و نیو بەرنامە ڕێزیکە یعنی 2 سعات و نیوەکە لە بینی 7 ڕۆژەکە ئێمە بەشیکەین ئەکاتە هەر ڕۆژە 20 دقیقە یانێ ڕۆژی 20 دقیقە وەرزشکەرێکی سادە بکە وەرزشکەرێک ئەو ماسوولکانە کێش بێرێ ئێسکەکان مەجبور بن حرەکەت کەن بجۆڵنە و ئەو جۆنگە یا مەفسەڵگەرە تووشی ئەوە بن باز و بەسەکردن ئەو ئێسکە بگرنە ئەودا ئەوانە عامڵێکە کە پووکبوونی ئێسقان یا نەخۆشینگەرێکی وەکو
ئارترۆز و ئەوەی کە ئەو جۆنگێتر ئەو حاڵەتە ڕەوانی و سینە نامێنێت ئەوانە ئەخاتە دواوە یا هەر نایڵێت کە یەکدانە ئینسان تووشی ئەو حاڵەتانە بێت. دیارە بۆ سەروی 45 ساڵیش ئێمە لە نەزەریە بگرین وەختی ئێژین حرەکەتکە ئەو حرەکەتە یەک کەس ئیسە کە من ئیسە دانیشتم ڕوبەڕووی ئێوە بە میزانێکی سابت و یەک نەواخت و یەک زرب زەربان یا ئەو لێداندڵە لێدا هەدەف ئەوەسە کەمێ ئەو زەربانە نە ئەوەی کە فشار وێرێ بۆ دڵ ئەو زەربانە تعدادی بڕواتەبان وەختی تعدادی چووەبان ئەو خوێنە کە پمپاژە کرگێ لە ناو قەلبە بۆ ئەندامەکانی لەش و دیسانەوە هەڵەگەڕێتەوە ئەڕوات بەرەو دڵ ئەوە هەم پمپاژەکەی قەویتر بێ هەم ئەوەی کە هەست کات کە زەرەبانی قەلبی لەو حاڵەت یەکنەواختەکە هەیەتی کەمێ ڕوبە هەڵکشان و هەڵکشان لە نظر دانە بە فەرز ئەگەر 60 دانس 70 دانس لە یەک دقیقە لێدا بێتە 80 دانە 85 دانە 90 دانە لە یەک دقیقە هەدەف لەو نەرمشە ئەوەسە نە ئەوەی کە وەکو وەرزشکێکی سەنگینی وەکو وەرزش کارێکی حرفەیی ئەوە هەدەفی ئێمە نییە کە ئەو پمپاژ قەلبیە بە چەند بەرابەر تەبیعیەکە ئەواتەبان ئەوە کە مەبەستی ئێمە نییە فقط توانێت لە حدێکی مڵایم و نەرمە ئەو لێداندڵە بە تعدادی چەندانە بەرەو سەر بڕوە. بۆ لە کولیشەوە تەوسیە کراوە کە ئەگەر شرایطەکە جۆرەی کە بە فەرز ئێمە لە شوێنێکەوە قەرارەگرین کە دوو ڕێگەمان هەیە یەکێکی ئاسانسۆرە بەفرز یەکێکی پلێکانە بە کامی ئێمە گەرەکمانە بڕۆینە سەر یا بینە خوارە و کامی هەڵبژێرین باشترین هەڵبژاردە لێرە پلیکانە کە بێژگە لەوە ئەو خوێنە لە ناو دەمارەکانە ئەخاتە جریان و ئەو ئەی سوڕنێتەوە هەمزەمان هەم ماسوولکە هەم ئێسکیش تووشی حرەکەتەکە دیارە ئەگەر هەدەف ئەوە نییە کە تووشی تەنگە نەفەسی یاین بێت لە هەر شوێنەکە زانی ئەو یەک نەفەرە توانی بێسێ ئیسراحەتێ بکە ئیسراحەتەکەی زانی ئیسراحەتی بە حەدی کافی وەرگرتووە دیسانەوە درێژە بار بە ڕێگە چوونەکەی بڕواتەوە بۆ لە فەوایدێکی تریشکە هەیەتی بۆ سوڕانی خوێنە بۆ گەردشی خوێنە لە لەشە کە حرەکەت و جوڵانەوە سوڕانی خوێن لە لەشە زیاترە کاتەوە وەختی زیاترەوە بووە و ئەو ئەندامگەرە ئەو بافتگەرە ئەوانەی کە هانە ناو دڵە فەرز ڕوودا معدە یا حتى ماسوولکە و سخانەکان بە حەدی ئەو میزانە کە ئەیانەوێت ئەو مەوادی خۆراکی و هەوا ئۆکسیژنیشە لە خوێن وەرەگرن یا بۆ سەروی 40 ساڵیش کە حرەکەت و جوڵانەوە کە شێوەی نەرمشگەرێکی ڕۆژانە بێت لە ئەنجامی بدەن هەم قەن لە خوێنە تێرەتە خوارەوە سەدحی تێرەتە خوارەوە هەم چۆریەکانی خوێنیش سەدیان تێرەتە خوارەوە حتا ئەوەیشە وتراوە کە ئەگەر قسەکردنیش ئەگەر حتا قسەکردنیشە بە نەفەس کێشان بیانێ ئۆکسیژن تۆ بتوانی بە حەدی کافی تەئمین کەی بۆ بەدەنت کە ئەو هەوا هەمیشە بێت لە بەحسی حرەکەت و فعالیتکردنە ئەگەر یەک مورد ئێمە لە نەزەرە بگرین ئیسراحەت چۆنە یانێ ئیسراحەت ئایا لازمە کەسێکە جوڵانەوەی هەیە ئەگەر بێتە ناو بیکاتە بەرنامەی ژیانی بۆ تەندروستی هەر ئەوە کافیە یەتر ئیسراحەتی گەرنە نا ئیسراحەتیش بەشێکە لە سڵامەتی ئەو ئیسراحەتە ئەتوانێت بەو شێوەیە بێ کە تقریبا وا
ئێژن ئەوانەی کە لەسەر خەوە تاقیقیان ئەڵێن خەو تەنیا شتێکە کە ناتوانانی لەسەری مەعامڵە یا چانەی لێ بدەیت ئەبێت ئەو ڕیتمە 7 تا 8 ساعاتە کە لە شەوانە ڕۆژە هەیە بۆ کەسێکی سەروی 40 ساڵ حتمما ئەوە ڕعایەت بکرێ بە ڕعایەتکردنی ئەوە هەم وزە لە شەفرەترەوە سێژن کەس هەستا لە خەو ئەحساسی ئەوەی کرد کە وزەی هەیە ئێنەرژی هەیە ئەوە خەوەکەی کامڵە یا ئەوەی کە من لێرە عسەمەتانێت لەوە زیاتر تەوسیە ناکرێت کە مەسەڵەن زیاتر لە 7 ساعات لە ڕۆژە ئەو ئانە ئەسەرە معکوسەکەی ئێمە ئەبینین یا شاهدیە بین تاقیقاتێکیش کە چەند ساڵ لەمەوبەر کرا هەر لەسەر حرەکەت یا ئێسک و ماسوولکە لە برلینە بوو لە برلینی ئاڵمانە بوو ئەوە بوو کە 24 ئینسانیان 24 ئینسان کە لە جنسی نێریش بوون یعنی کەسانی پیاوەگەرێکی جوان بوون ئەو 24 کەسە سنیشیان هەمویان لە ژێری 30 ساڵە بوو بردیانیان بە ماوەی 56 ڕۆژ وتیان فقط ئیسراحەتی مطلقکەن یعنی 56 ڕۆژ ئەو 24 ئینسانیانە برد کە ئایا بزانن ئیسراحەت تەسیری چۆنە لەسەر ئەو سیستەم حرەکەتیە دوای 56 ڕۆژۆم بەجێگە مەفەر زەمانە ئیسراحەتیان کرد و هیچ کاریان نەکرد و غەزایان بۆیان هاورد و بە شێوەی تاقبازیش فقط این بوونیانی لە ڕاحەتترین حاڵەتە کە درێژکێشە و فرە ڕیلاکس و ئارام ئیسراحەتیان وەختی تاقیقیان کرد هەم مایچەکانیان توش ئەو حاڵەت ئەوەڵیان نەما و هەم ئێسکەکانیان بەرەو پووکی ئوستخوان چوون وەختی تاقیقیان کرد و هەم زانیان کە زەرەرەکانی فرەترە پس نەتیجەیان کرد کە ئەوەی کە یەک نەفەر حتا هیچ فعالیەتێکیشی نەوێت فقط ئیسراحەتی مطلقات ماهیچەی بەدەنی ئەسڵەن لە کارەکە بێ فعالیەتێکی ئەسڵەن بەدەردێتر هیچ ناخواوە دوایەوەیشە ئێسکەکەت توش پووکی بەرەو پووکی ئەچوو ئەوە دانێت لەو تاقیقاتە بوو کە چەند ساڵ لەمەوە پێش بوو لە ئاڵمانە لەسەر ئینسانە کردیان کە سوودەکانی جموجۆڵ بۆ ئینسان نیشانەدا من یەکشتر بوو کە بڵێن بۆتان ڕابتەی ئیش و جموجۆڵە شاید دیسە یەک کەس هەڵسێ بڵێت ئیشەکەی من جۆرەیەکە کە فعالیەتی ڕۆژانەم زیاز کارەکەم کارێکی دەستیەدیە بەدەست کارە زۆرە کەمەمانە من پێویستیکەم نییە ئەوەشەی ناوێتە یانە دیارە کارەکە ئەگەر سەخت بێت کارەکەی زۆر بێت ئەوە ناوێتە عامڵێکە یەکتر بێژی من پێویستم بەوە نییە ئەو کەسە کە خەریک کارە لەو حینەک دیارە جموجۆڵی هەیە ئەندامگەر لەشی کارەکە بەڵام مێشکی ها بەلای ئەو کارەوە کارەکە بە دروستی بواتە ڕێگە بە دروستی ینێکە کارەکە خراپ نەکات یعنی مێشکەکە نییە لە خەمەت ئەو ئینسانە پس ئەو کەسانیشە کە کارەکەیان کارێکی سەخت و تاقت پرۆکێنیشە حتممە ئەبێ جموجۆڵ و حرەکات و تەمرینگەر ڕۆژانە لە بەرنامەکانیانە بگونجێنن ئەو حرەکاتە ئەگەر بین خولاسە زانین جموجۆڵ چە سوودگەرێکی هەیە یەکێکی ئەوەسە کە شادی و نشاتی ڕۆژانە ئەبەخشێ بەو ئینسانە وزەی پێها تقریبا ئەگەر گەرەی بێت کارێک بکە بە ئینەرژیکی فرەترە و ئەڕوا بەرەو پێشوازی ئەو کارە زێن تازاکاتەوە یا ئەوەی کە بۆ کەسانێک کە تەمەنیان ئەڕواتە سەروی 65 و 70 و ئەمانە بۆ حافزەی ئەوانیشە ئەڵێن جموجۆڵی ڕۆژانە تەمرینگەر نەرمشگەر ڕۆژانە باشی هەیە یانێ عامڵێکە کە بەر بە نەخۆشینگەر حافزە و فەراموشی و ئەوانە ئاگرێت و هەروەها خەویش پرۆسەی خەویش باشەکە چۆن تەمەن هەرچی ئەڕواتە سەر خەوتێتە خوارەوە
هەرچی خەویش بێتە خوارە و هەم لەسەر حافزە هەم لەسەر بیر مێشک ئەمانە تەسیرێکی منفی هەیە. پس حرەکەت و نەرمشی ڕۆژانە ساعتی خەویش لە بەدەنی ئینسانە تەنزیمەکە. لەناو بەحسەکانی شارم کرد لە سەروی 65 و 70 ساڵە مشکڵی تعادڵ بۆ وجود تێت بەهۆی ئەوەی کە ئەو سیستم خوێن ڕسانیە کە ئەڕوا بۆ ماڵس دیارەوە مشکلات حافزە و لە بیرچوون و ئەوانە دروستەکات کە ئەو ئەگەر ئەو سیستمە ئەو سووران خوێنە کەمەوە بێتەوە بەو بەشکرێک لە مەغز ئیتر خوێنەکە کەم گەیت ئەو مەغزێتر وردەوردە بەرەو فەراموشی بەرەو دواوە ئەچێت. ئەوە حرەکەتکردن جموجۆڵکردن ئەوەی کە شارەمان کرد کە چەند دانەیەکیش بوو بە زەرەبان و لێدانی دڵ بواتە سەرەوە کە خوێن بە تۆرک کامڵ و کافی پۆمپاژ بگێت و هەروەها ئەو سیستم مایچەگەرە حفز قەوی و محکەم ڕابگیرگێ کە تووشی کەوتن یا لەتر لێدان نەبن. ئەوانە بوو لە کولە جوڵەکردن بۆ کۆندامی هەناسە بۆ سیەکان بۆ بۆریەکان هەوای ئەو بۆری هەوای گەڵ و لە هەوای گەرەکە هەوا گەینێ بە سیەکان لەسەر ئەوە تەسیری هەیە لەسەر سڵامەتی دڵ و هەروە سوڕانی خوێن لەشە تەسیری هەیە. محکەم و قایم نگاهێشتن ئەو هەم ئێسقانەکە هەم ماسوولکەکان ئەوە لە قازانجەکانیانە. ویدۆیکمان ئامادە کردووە بۆ ئاخرین بەشی ئەو بەرنامە ویدۆیکمان ئامادە کردووە دیارە ئەو ویددیوە واڵێ ئەگەر هایتە ناو ماڵیشە فرسەتێکی بچکت هەیە فرسەتێکی کەمت هەیە ئەتوانی بە جێگەی ئەوە دابنیشیت هەڵسیت و ئەو تەمریناتە ئەنجام بیت کە تقریبا تەمریناتێکیش کە لەم ویددیوە ئێمە ئەیبینین ئەتوانین بڵین بۆ تواسنەکان مناسبە وەێ بەوەی کە بەپەی ئەو شدەت و میزانە کە هەیەتی ئەتوانین بڵین ئەم حرەکاتە بۆ سەروی 40 ساڵ مناسبە. هەروە بینین لە ئەم خانمە لە شاڵ ملەکەی ئستفادەکە و حرەکاتێکی سادە کە جوڵانە ئەوە هەم مەفسەڵگەر کەمەری مەفسەڵگەر شانەی مەچەکی هەتا ئارنجیشی ئەوەی کە بازوو ساعت بە یەک وەسڵەکە کولە نەوانی تووشی جوڵانەوە حرەکەت کردگە ئەوە کەمێک خۆی بەر و لای بەرەوە متمایل کرد و خەریکە و حرەکاتە ئەنجامەدا. ئێژێ ئەم وەرزشە کە ئەمانە تەمرینگارە ئەگەر بتوانێت لە ڕۆژێک ئیتە چەند جار یەک کەسانی یەک جار وەختی بوو لە ناو ماڵە کەسێ وەختی بوو دوسێ جارەتوانی 10 دقیقە تا 15 دقیقە کافیە و هەر حرەکەتێکیش هەر ئەوە 10 دانە تا 15 دانە یعنی 10 دقیقە هەر حرەکەتێکیش 10 دقیقە ئەنجامێت شادی 10 دقیقە نەگرێتەوە ئەوە میزانێکی مناسبە بۆ ئەو حرەکاتە. هەروە کە ئەیبینین زۆرتر ماسوولکەکان و ئێسکەکانی قسمەتی سەروی بەدەن لێرە نەرمشیان پێدا دیارە ئەو حرەکاتگارێکی شەیە کە بۆ ماسوولکەکانی خوارەوە بۆ محکەم نگایشتنی ماسوولکەکانی قاچ کە بۆ ڕێگەچوون و بۆ حفظ تعادڵ دەوری خۆی ئەبینێ ئەوانیشە حتمما ئەگەر لە مەجالی ترە لە بەرنامەگەر ترە ئەگەر فرسەت بوو ئەوانیشتانە پێی نیشانە دەین. لەو حیناوی ڕەکلامێک چوو لەو ڕەکلامە وای وتو کە ئەگەر لە ماڵە دانیشتیت ئەحساسی ماندوویت کرد هەسە لە دەرگاکە کەرەوە قامی لێبە مەبەستی ئەوەسە دەرگای دەرەوە کەرەوە بڕۆ دەرەوە ئێژ هەرچی لە دەرگاکەش لە دەرگای دوورەوە کەویتە و وزەیەکی زیاتر ئەگریت یانێ ئەوەی کە
هەر ئەوەی هەستت کرد کە ماندوویت هەسە بڕۆ دەرەوە هەنگاوی لێبە و ئەو نەرمشکەریشە ئەوە توانێت بە خاولیک حوڵەیەکی یا ئێنە سادە کە هەدەف ئەوەسە ئەو ماسوولکانە بە تایبەت ماسوولکەکان مایچەکان کێش بێرێت ئەو حرکاتە کە ئیسا ئەم یەک نەفەرە ئەنجامیەدا ئەوە بوو کە ئەو ماسوولکانە کێش بێرێ کە هەم قدرەت خۆیان حەفزکەن هەم ئەو خاصیت باز و بەسەکردن جونگەکان لەسەر جێگەی خۆی بمێنێ و هاوزەمانیش لە ئەوە کە ئێسکەکان محکەم ئەمێنن و لەسەر جێگەی خۆیانە بۆ هەم ئێسک و هەم ماسوولکە یەک شت کە ئەبێ ئێمە حتمەنە لەبەرچاوی بگرین و فەراموشی نەکەین چا لە کاتی جۆڵکردنە یانە لە حاڵی پیادە ڕەویەکی سادەست ئەگەر ئەڕین یا ئەوەی کە تەمرینات و نەرمشکارێکی سادەست مەسئلەی کەم ئاویە ئەبێ ئاگامان لەوە بێت کە لەش تووشی کەم ئاوی نەبێت هەر ئەو ئەنازە کە جموجۆ ئەو سوودگەری هەیە بۆ لەش ئەو خەو ئەو ئیسراحەتە کە ئەو سەعات چەند سەعاتەکە شارەمان لێگەر ئەو سوودگەری هەیە بۆ میزانیشە حفظ تعادل مایعات کە بە ئاو سوورە دەگریانێ مایعات نابێ فەراموش بکرێت حتمما لە بەرنامەگەر داهاتوویشە لەسەر ئەم بابەتە زیاتر باسەکەین و ئەگەر تاقیقاتێکی تازەیش کرا بوو لەسەر تازە هاتووە ئەو لەسەر تواو ئەو تەمەنگەرە کە شارەمان پێگر چە مناڵانی ژێری تەمەەن 7 ساڵ یا لاوان و گەورە ساڵان و ئەوانەی کە تر بە ساڵاچوانی سەرویش 7 ساڵ بەرەژوو ئەوانە حتمما ئەگەر بە ئاگاداری ئێوە خۆشەویستان ئەگەینێ هیوادارم کە ئەم بەرنامە جێگەی ڕەزامەندی و سوودی بۆ هەموو لایەکتان بوێت تا بەرنامەی داهاتوو هیوای ژیانێکی تەندروست و شاد بۆ هەموو لایەکتان بە ئاواتە خوازم ئێوەش هەر شاد بن و پیرۆز بن